حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران کە لە هەڵبژارنەکەی مانگی یاری ڕابردووی سەرۆکاتی کۆماری وڵاتەکەیدا سەرکەوتنی بەدەستهێنا لە مەراسیمێکی فەرمیدا دەستپێکی کاری کابینەکەی 12هەمی حکوومەتی وەرگرت. لە مەراسیمێکدا کە لە کۆشکی بەیتی ڕەهبەری بەڕێوەچوو کە نووسینگەی کاری ڕابەری شۆڕشی باڵای ئیسلامی ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەیی لێیە، وەزیری ناوخۆی وڵاتە ڕەحمان فازلی راپۆرتێکی سەبارەت بە 12هەمین هەڵبژاردنی سەرۆکاتی کۆماری وڵاتەکەی پێشکەش کرد و ڕایگەیاند سەرەڕای ئەو کێشەمنیانەی لە ناوچەکەدا هەن لە وڵاتەکەماندا بە شێوەیەکی گونجاو لەگەڵ یاساکاندا هەڵبژاردنێکی تەندروست بەڕێوەچوو. دوای پێشکەشکردنی راپۆرتەکەی ڕەحمان فازلی وەزیری ناوخۆی وڵاتە سکرتێری تایبەتی ڕابەر دەقی پەسەندنامەی سەرۆکاتی کۆماری خوێندە و ئاماژەی بەوە کرد کە خامنەی دەنگی گەلی ئێرانی پەسەند کردووە و ڕۆحانی بۆ 4 ساڵ کردووە بە سەرۆک کۆماری ئێران. هاوکات حەسەن ڕۆحانیش سەرۆکی خولی نوێی سەرۆکایەتی وڵات لە مەراسیمەکەدا وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند سیاسەتی میانڕەوانە سوودی زۆری بۆ بوژانەوەی وڵاتەکەی هەبووە. ناوبرا و ئاماژەی بە گرنگی و کاریگەری ئەرێنی پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی دراوسێ و جیهان لەسەر بوژانەوەی ئابووری کرد و ڕایگەیاند گەل بە بەشداریکردن لە دەنگداندا بە ئەرکی خۆیان هەستاون. دواتریش ئایەتوڵڵا عەلی خامنەیی دوای ڕۆحانی وتارێکی پێشکەش کرد و جەختی لە گرنگی هەڵبژاردن کردەوە و ڕایگەیاند پێویستە حکوومەتی ڕۆحانی لە ماوەی 4 ساڵی ئایندەی دەسەڵاتیدا گرنگی زۆر بە چارەسەری کێشابووریەکان بدات. خامنەیی باسی لە کێشە ناوخۆیی و ناوچەیەکان کرد و ڕایگەیاند پێویستە بەرپرسان کراوە بن لە بەرامبەر ڕەخنەکاندا و هیوای سەرکەوتنی بۆ ڕۆحانی خواست. ڕۆحانی کە بۆ 4 ساڵی دیکە سەرۆک کۆماری ئێران دەبێت 5 ئاب لە پەرلەمانی وڵاتەکەیدا لە مەراسیمێکدا سوێندی یاسایی دەخوات.